شەوەن خەڵوەتەن ئازی مەڵبێ ئەغیارەن عالەم گشتجا خەو ئازی دۆستە وەردارەن شەوەن خەڵوەتەن ئازی مەڵبێ ئەغیارەن عالەم گشتجا خەو وردارين إرادم إلى وقلبه سوا شونالين وشن عزيزيا ولا عيدو سوايا شونالين وشن عزيزيا ولا عيدو سوايا ولا عيدو سوايا شوان خلوة لوي 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 مال بخيارا لوي 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 عالم گرجا خودوس خبردارا لوي بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله أما بعد عزيزان و خۆشەویستانمان لە تەلەڤیزیۆنی ڕاپەڕین فامیلی لە بەرنامەی هەگبەی ژیان خۆشحاڵین کەوا بۆ جارێکی تریش هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست بۆ بەرنامەی ئەم جارەمان لە گوندە جوانەکەی خوارانین سەر بە قەزای پشدەر فەرمون لەگەڵمان بن دیمەنە جوانەکانی ئەو گوندە لە ڕووی ئاینی و کۆمەڵایەتی و کوردەواریەوە بۆ ئێوەی خۆشەویست دەگوێزینەوە بە ئیزنی خوای بینەرمان بن. شوان خلوة عظيم مالبي أغيارين عالم جشجا خو عظيم دوس وردارين شوان خلوة عظيم مالبي أغيارين عالم جشجا خو عزيز دوست وردارين إرادم إلى وقلبه سوا عزیزان و خۆشەویستانمان جوانترین دەستپێک بۆ بەرنامەکەمان چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزە لە سەرەتای سوڕەتی بەقەرە بۆ ئەوەی هەم دڵی خۆشمان و ئێوەش پاراو بکەین بە قورئانی پیرۆز ئینشاء الله لەگەڵمان بن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون
يكفرون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. يا ربي خوي قورا قبولك هذه إن شاء الله. مام حاجي جان السلام عليكم. شلوني قربان؟ أحوالي جنابة ساشي سلامتي كم بخير بيزر تاو في خوش كانت مازكم خوشيان دابي يا ربي خوي قورا إيمان الداتي يا أخوة سينا بهشتي ونشي آمين آمين اللهم آمين يا رب العالمين لخزمتي بيغمبري خوي دابين صلى الله عليه وسلم اللهم آمين. مام حاجي جان بالله لصالي چندەوە جەنابەت دانیشتووی ئەو گوندەی لە 91 ئەی ڕەحمەتی خوات لەبێ یعنی هەر لە کاتی ئاوەدانکردنەوەی گوندەکەیدا هەر لێرە بووین هەر لێرەشن دەی تەمەەن پڕبەرەکەت بن یا ڕەبی. مامەجان هەر بە خۆت و خێزانتی لێرەیان نەوەڵا دوو کوڕیشم دەگەڵام دەی ژنت بۆ نێ ناون بەخۆنە بە قورعان ئێخمی ناوێتی و هینا ئەوی خوڕیم نا بەڵێ ئەو دەرباز مامەسا دەرباز محەممەدی شکوا لێرە بوو نازانم بزر تەمەەن پڕبەرەکەتی لە پشتەوەی خۆمات تەمەەن پڕبەرەکەت بن یا ڕەبی. مامەجان ڕۆژانە بەچەوە خەریکی لێرە والله جا بچخ والله هیچ شیوانێگە پێوە خەریبم دووسێ مانگام هەنە و هێندێکیشم بامیە ئەوە چی پێ دەڵێ هەنجیر و تەماتە بە قورعان عیلەتیان لێ مخراون ساڵی نەبوو دەچینێکی دەپرسین وا دەڵێن خراپە لە واللهی باش نیە بە قورعان لێدێ خێری تێدا بێ ئینشاءالله هەموو شتێک حکمەتێکی خۆی ئەی لەگەڵ پورێ چەند ساڵە زەواج کردووە والله جا بڵم چەندە بە قورعان نازانم تاریخەکەی نازانم خێری بەخوا لەوانەیە لە هەشتاکە لە هەشتوانەیە لە ئارێوەڵا لە هەشتاکە لە زمانی بەستێنێوەرە قديمة تمن پڕبەرەکەت بنیا ڕەبیەوە دەبینم ماشاءالله گەبینیم ئیدی لێرە دانیش بوون زۆر بە جوانی ڕێزە یەکترتان زۆر لە ماشاءالله والله جا لە بیداتی وەردەوە بووین الحەمدولله کورە زەلام بۆ خۆ دیارە لە دوڕە الحەمدولله تمن پڕبەرەکەت بنیا ڕەبیکن پورێش یەک دوو دەقان داخوا فەرموو ئینشاءالله پورێ جان السلام عليكم. ساعة كان بخير بي. أحوالك شلون؟ والله باشن الأخوة بزيادة باشن. سلامت بيا ربي. خوي قال لي راضي بيا أخوة. نعم لك أخوة. ما شاء الله بينيم نيوان وزور خوش هذا قبل ما بدأ. هم روجي إيوه خدمتي لكي. هاي هم روجي الأخوة بزيادة. رب أخوي كاك بينا رانا هات ما شاء آخر ثاني قديم ورصن كا تشاود لي. إذا الدنيا هذا بخوش أخو. أخوة رحمتي خوات لي. أمش قاري تشي بوجيلي أو روهر يقدو مانگام پێکەوەن و دادگای لێک دەگرن لەبارەی وڵی بەکەڵکنا بەخوای ڕازەکەی لە دنیا داگایستان پێکەوە ئاسەرگیریشتی کرا بەخۆشی خۆشە لە دنیا بەخۆشی ڕابێت بەخۆشی مانێکی بۆ چیە بۆی لە بەهەشتێش ئیوا کۆ ببینەوە بێتەوە موفقتان کە ڕۆبووینە ئەزیەتیش بۆتان خێرن سەر چاوان بێ گردنمان ئازاکەن ئینشاءالله خێرن سەر چاوەکان نمونەتان زۆر بێ لە خۆشیاندا بنیاخوا نمونەی نمونەی وەکو ئێوە لە ئەو ڕۆدا پێویستە جیلی ئێستا سەیری بکات چونکە زمانێکە بەیەکەوەن مام حاجی دەڵێ لە زمانی بەستەستێنەوە یعنی ساڵانی هەشتاکانەوە هەتا ئێستاش وەکو بەڕێستان فەرمووتان چۆنن هێناوە لە ژێڵڵا ئێستاش هەر ئاواین کاڵ نەبووەتەوە ڕێز و حرمەت و خۆشەویستی ئێوە کە ڕەنجی داوەتەوە لە نێو منداڵەکانیشتاندا الحەمدولله بۆیە پێویستە جیلی ئێستاش بەخوا چاوێک لەو جیلەی بکەین بەڕاستی ژیان تۆزێک بەخۆشی خۆشە بۆی لە قیامەتێش و لە حزوری پێغەمبەری خوار صلی الله علیه وسلم ئاوا بەخۆشی و بەدەم بەخەندەوە کۆ ببینەوە چینە بەهەشتێ و بەر شەفاعەتی پێغەمبەری خوای بکەوین ئینشاءالله اللهم ئامین. بە زۆری چه خواردنێکی بۆ مامرامی حاضر دەکەی زستانانیانە کوڕە بە هاوینێکی بە زستانێکی بۆ حاضر دەکەی زستانان بڵێ هەموو خوارنێکی ناوڕی دەدرێتەوەنیە والله بالفعل بڵێ دەپێ ئەوە برنج و گۆشت لە دەکرێت بڵێ دستانان
سەر و پێ لێ دەنەرێ بابێتەوە دۆڕۆن دەکرێت کەشکەک دەکرێت لەگەڵ ترخێنەی دەچوە وەڵاهی بەینم دەگەڵ ترخێنێ نییە ئەوە بۆ نازانم ترخێنە تۆ حەزت لێ نییە قەت نەوکردووە کەس لێ نانێ لێرە ترخێنێ بۆیە ناوەڵا یارە شومە لێرە لەو گوندی ئارێ وەڵی شومە خێری تێدا بێ ئێستا مام حاجی بۆ ئەوڕۆ ئێوارە حەزت لە چێ بۆت لێنێ پور مریەم شەر بێجا من حەیب نەبێ هەشتێکی لێ بۆم لێنێ ناڕەمەوەی دەخۆم وەوەی ناخۆم ئی بەسانی ئەرێ بە قورحان هەشتێکی لێ بۆم لێ نەدەیخۆم یارەبی ڕەحمەت ئەرێ وەڵا بە قورعان لە بۆ تەبیعەتم زۆر باشە من یاخوا ڕەحمەت ئەرێ بە قورعان ناشکوریان ناکەم لەمە وەی دەخۆم وەی دەخۆم و ناخۆم ڕۆ لای بە قورعان ناشکوریان ناکەمە من کورە جاسانیەوە شەیە بیخۆین کورە چەندی شوێن هەن نانیشیان بخوای ئەرێ بەخوای ئەرێ بەخوای ئێستا چی بۆ لێ دنێ ئەوڕۆ وەڵی ئەوڕۆ نیازم هەیە میوانم دێن میوانت بەڵێ. دێم نەتیا دێم نەتیە دێ خێری تێدا بێ ئینشاءالله ئینشاءالله خێری تێدا بێ لەسەر خێر سەر خێر خواوەش دە خزمەتی وەشدا دەبین زۆر سپاس سەلامەت بەڵێ، یا ڕەبی بەس بەخوای نامێنینەوە ئێمە بۆ نامێنەوە دەگەڕێنەوە وەڵی وەڵی لەکەم پور مرێمێ بنەوشە ڕەبی خوا بە زیادی کات هێندەی دیکەش بەرەکەتی بکەوی تێبەس هەر عادەتی خۆمان و ئابچینە هەر شوێنێکی دوایین ڕوان دەچین و ئێوارانیش دەگەڕێنەوە یا ڕەبی بەخێرەوە پێ خۆش سەلامەت خزمەتە بیاخوا. کۆ بکەینەمەش لە خۆشیاندا بنیا ڕەبی یا خوا ڕەبی گەورە بەخێر مۆفەقتان نستان، کا ڕەبی خێر زۆر نستان. سپاس سەلامەت بنیا خوا إن الله لا يخفى عليه شيء في الأرض ولا في السماء هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء لا إله إلا هو العزيز الحكيم هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات بناوي خداي رب العالمين دانري أرزو آسماني رنجين ريهرمي بيون نابینی زۆری پێوەیە گەیون گەیوەن شەبێ لە گەرمانم خۆ دێرە ڕۆکرد لەگەر ماسەدا عەز لە هەرمیان بوو وەڵاهی جاخۆ ئیشاڵا بە دزیشم لە قەڵەم نادەی وەنی ئاخر ئەستەغفیرڵڵا بەڵام ئەتوی چ دەکەی لەگە من دز بمە توش دزی نانام باغی خۆماتم نێ باغی وەنەڵی ئایچۆ کوڕە خەجاڵەت بووم هاتم هەرمیان ماڵە بەرمەوە خەجاڵەت بووم سەلام وعلیکم عەلەیکم سەلام دۆست هاتیە بکات چاکەوە جار ئەحواڵت چۆنە سەرچاوە چاشی زۆر سپاست دەکەم بەخێر سەلامەتی؟ مەمنونین لێوەکەین لێکەوە بەکەی بیقۆت زۆری خۆشە چت دەوێت لە باتان هیچ بێ بەرامبەرە نا دەستبیعەکانت دەدەمێت دەست بێم ناکۆڕە بۆ خۆت هەموو شتێک ئەمە میوان دۆستیم آخر خوامان دێکە هاتی دوا خۆ هیچ ناکەی گەرنت ئازاوێ یاڵا تێلیسەکی بێنە بەختیار دەلیت قسەی خۆشەوان نەبیەوە بۆ خۆ ناکە بڵێ هێندانت ناوێ چۆن خۆ ناکە بڵێ هێندانت نادەمێت لێوەکەین خزمەتدا کاکە با ئیوا بڕۆین بزانین چت کردووە چت نەکردووە دوا لێ دەکەینەوە باشە ئەوە هەرمی ئەوە هەرمێ چی دیت هەیە ئەوە ترێە ئەهوا ئەوە ڕەشە ئیسپیا دەبڕۆ پێشم وەڵای زیاتر سپیە ئەگە مارێک شتێکی لێبێ با لە پێشدا بە تۆدا ئینشاءڵڵا لێینین ئاڵوی ئاڵوەوە ئاڵو باڵو تۆڵێکی داوە کەمی پێوە. هەمووی دەبارەدا هەموو شتێکمان کردوە ڕاستی کۆڕەوەڵا باوکەمە تو جوتیاری چاشی قەیسیمان هەیە خۆرە توزانم هەنجیر چی دی وەڵا چ دە سێو ئەهوە چێ ئەهوە ئەهوە ئەوە ماشاترێکە فەڵی خۆی ناناستیەوە تا سێ وەی گیان ماشەڵا هەف نەوعەتەکەی چییە مەبەستم وەڵا هەر ترێ سپیە ترێس پێەیە ئەو ساڵ بەروو بووم چۆن بوو وەڵی ترێ باشە باشە هەنجریش باشە الحەمدولله سێو هەر زۆر باشە سێوە لەشی پێوەیە پێشەنە ڕاستی خۆی بخۆ بارزقی خۆی کوڕە وێرانی دێک بڕاوەتەوە کاکە چی دیت هەیە ئەوە گوێزە ئەوە گوێزە سپڕی پێوەن بەخوای گوێزیش ئەرەوەڵا پێ ئەدێ هەوێوی لای چێ ئەوە کامە ئەوە سێوە سێوە ئەوە سێ نەگەیوە دەگا ها یعنی مانجی حەوت دەگا ئێستا نەگەیوە سێوی بابا گەیوە زۆر گەیوە بەرەوەڵا گەیوە ئەهۆش قوربان ملەوەن بووە ئەوش ملەوەم بۆ ترێ وەرە نزیک بە لێم وەرە
وتری نابەمەوە ماڵ ترێکەش ملەوەم بووە تا دەیبی هێدا دوورە پەرێز دەوەستی ئەی خۆی دەبێ میوە لێستا ئەگەر لە منتیقەمەگە بیکەن دەبێت زوو بگا زوو ئێستا هەرمێ هەیە پایزیە بەس بای ژوور لی ناگەڕێ لی ناگەڕێ ئەوە وەسیەت بێوانە کە دەکەن ئەوەی بکەن کە ئەمانجی عەوت دەگات چی دیتێ پیشانمدا چاوەڵا باقی هەنجریشمان هەیە دەوەرە با بچین لەگەڵ ئەوەی جوتیارێکی ژیکەڵە و باش و پیاوانەشی مختاریشی وەنیە لێرە بەڵێ مختارشمەوەڵە مختاری گوندەکەی مختاری گوندم لە سەرەتای 2024 وەرە مختارم بەڵێ خێردار بێ ئینشاءالله یعنی کورسیەکە و ئاڵوگۆڕ پێکردووە ئاڵگۆڕ دەکەن بێن بێ دەیت وەڵا خۆشتی چاکە کوانە ئەوی باشە گوندێکی چالاکە بۆ شتانە وەنیا هەر باش نەبی هەڵا بۆ دەرێ وەڵا خۆشتی چاکە ئێستا چیت کردووە بۆی گوندێتەوە وەڵی لەبەرۆی من تاسەمە بۆ خۆمان جاوتە ینی ئێستا تقریبی 6 ماگەم مختارم جوان 6 مانگاندا چیت بۆ کردو وەڵی چەندی دەچوومە دایرە ڕاستی یەک بۆ پرۆژێ ئەومان هەیە بۆی تاوا بکرێ کاربە پێستاو دەکەن کاکە خوارانێ لە چەند ماڵ پێک هاتووە خواران ئێستا عزیێت عبکەوم ناعی لە لای ڕاوەردێ خواران ئێستا 45 ماڵی ڕێکە ئای ماشاءالله بەکاملی خواران 45 ماڵ مەکتەب و خستەخانە و ئۆشتانەتان هەیە مەکتەبمان هەیە باشترین مەکتەب بنەڕەتیە بەڵام لە خۆشخانەمان هەیە بەداخەوە داخراوە بیناکەی تەقیوە دکتۆر ناردەوام بکە لەبەر دوو پشکەوماران والله جا لەبەر ڕوخانێ پشکەماران گەڕە چارەسەر هەیە ڕوخێ ئینشاءڵڵا حەریزەی داوە کاکە بە پێی باغ و باغاتەکەت بێ بە پێی باغ و باغاتەکەت بێ کە ماشاءالله جوانە ڕێژەی مختاریەکەشت ئینشاءالله هێندە چاکە سپاس دەکەم ئینشاءالله دەبێت خەڵک بڕیاردا ئینشاءالله خەڵکیش لێت ڕازی وەڵام خۆشیان دەوێت خەڵکەکە والله ئەمیر خەڵکی خوارام زۆر خۆش الحەمدولله بچمە هەر شوێنێکیش لەم هەر لە خوارانەیە ینی ئەو گەنجانەمان هەن کە لە ئەوروپاش بەڕاستی ئەویشم خۆش ینی خواران خوارە یا بۆ پێی دەڵێن خواران وەڵی خواران خۆی وشێکی کوردیە پەتی ئەسڵە خواران ینی خوارشی و خوار گرت خوارچی و ئەنی هەە لە بەرەوەی سەروی خۆی بەرزە ئەمەش تۆزێک لە شیوێکدا پێ دەڵێن خواران پێی باوێ لەو دیوێڕانە ناگریتەوە ساڵان تۆ باران بۆ ما سەلامەت بووین تۆ بارانی ئێرانێ بۆ هەنارانی چوونیە و ساڵ والله بۆ هەنارانیش باشی نەخوا بەزار الحەمدولله بەرهەمەکەی دەبێن ئینشاءڵڵا ئەگەر بگات سەربەر ئیلێزانیشی شێوازی چەترێ وەڵی تۆزەك مەشغوڵن پێڕان ناگەن یەک تۆزیکە بەجان هەبا ئەوەشان جیرەکەن وەنیا ئەوەشان جیرەکە بابچی داخوا هیچی گەوی پێوە نییە دەگەڵ بەخیار بێناسی ئێ ڕۆژێ لە ئیسێوێ ئەوەی میشی خوارد ئەو ڕۆ ناهڵین دەست بۆ هیچ بەری ئەوە تا بوو پێوەکە دوزراوم هەنجی بۆ خۆی نەگەیوە ئێستا وەڵا گەیوە وەڵای ناخۆی باشە دەرمان پێ نەکردوون خۆ هەدێ هەنجیرەکەت بۆ بەری چۆنن دەوەرە وەرە ڕوو لە کامیڕێکە وەڵا هەنجیش بۆ بەری باشە باشە ئەو ساڵ باشە وەڵا ئەو ساڵ باش بوو پار باش بوو دەگەڕێتەوە سەر خۆت بچینە هۆی پشتوی بۆ ئاوێ هیچ چۆنن بۆ ئاوێ ئەو ساڵ والله ئەو ساڵ ئاویش باشە الحەمدولله بەس ئاوی خواردنەوەمان کەمەدانە ئاوی باشە ئەو پاشماوەی ئاژەڵی کە ڕۆتان کردووە لێرە هەر بۆ وەکو پێین بۆ ئەو زرعاتی بەکاری دێنەوە بەڵێ بۆ زرعاتی بەکاردێنەوە بۆ تەماتە و خیار بۆ هەنجیرەکان و بۆ ئەو شتانە فکرەکەت جوانن لەجێی خۆن دەبێ فکرەت جوان بێ ئەگەر بتەوێ ماندووبی و بە هەدەر نەچی دەبێ فکری بە قووەت بەکار ڕەحمەتت لێبێ ئەدێ ئەو کولانەیە چیە ئەوڵ نانوشت لێ ساز دەخری گوندە خانویان خۆش دەوێت دان هەوێت لەوێت بە دووکەڵ لەبێ بەداران لێدەن جارجارە بۆ جوانترە وا جوانترە مختارجان دەستەکانت خۆش بێ سپاست دەکەم زۆر ئەم خۆشحاڵ بووم زۆر نێشم ئازاکە ماوتەماش نابینەوە دەبێت خۆی نێستا لە ماڵە لێتی جاخر بەوەندانان تەفرەمەتە بش بەوە بەختیار بێناسی تێلیسی بێنە تێلیسیش بێنە وڵا کاکەمە وڵا دەبێت بخۆی نەخواردن نیە چاوەکەمی حرمەتت هەیە کاکە چایمنی ئازیزان و خۆشەویستان دیارە لە گوندی خوارانێ
جگە لە کاری باغداری و ڕزداری و ئەوانە گرنگی بە ئاژەڵداریش دەدرێت. مامە گیان سەلام عەلەیکوم چۆنی قوربان باشی سەلامەتی یا ڕەبی چاک بی خوایە خوا لە میش و لە تۆش و لە جەمیعی موسڵمانان ڕازی بێ یا ڕەبی ئامین ئینشاءالله هەر ئەوەندە مانگات هەن دەی لە شت ساغ بێ یا ڕەبی ڕۆژانە چیان دەدەی وەڵا جا ڕۆژانە ئەلەی پیان دەدەینێ و کایان دەدەینێ و خزمەتیان دەکەینەوە هەربان نەوەڵا ئێستا مانگای دەرێ نەماوە ژواتی نێکە گۆڕاوە کەش هەوا گۆڕاوە و دیسان مانگاکانش هەمووی ژوورەوەن و نەوەڵار دەبێ بوانەوە خەرەیم چی بکەین بۆ بەرهەمەکەی ڕادگرتوون بۆ خۆت بەکاری بێنی یاخود بەرهەمیان لێ وەڵی بەرهەم بۆ خۆشمان بەکاری دێن وەگە زیادیش بۆ دەیفرۆشینەوە ڕاستی بێ ئارە وڵا دەیجێن ئەنیەوەشی تێدا بەڕاستی بێ ئینسان خۆ شتێک نابێ بۆ خۆت بێ دەبێ خێرت هەر هەبێ گەشت هەبێ دەبێ بیبەخشی لێ پیاوی موسڵمان نەوابێ بیبەخشیت خوار بۆ خۆت ناوە خی گەورە زیاتر بەرەکەت تێ دەکات ئەوێ قسێکم بە قوڕان نەوەڵا خی گەورە زیاتر بەر هەرکە ماڵەکە بەخشینی تێدا بێ خی گەورە زیاتر بەرەکەت تێ دەکات ڕەحمەت لە داک و بابانێت ئەدی ڕۆژانە مەسرەفیان زۆر قڕس نییە وڵای ئێستا مەسرەفیان خۆسە بەرێوەڵە وەکو جاران نیە ئێستا دەبێت سێ جەمە ئەلەفیان دەیەکەمە بکردنەوەڵا دەبێ هەموو شتێکی هەر بۆتە کڕینی ئێستا دەوان ئاخران دەشتیان دەدەنێوەنا ئارەوەڵاو ئاخری شەوانەوە ڕۆژەدیم لە قڕان بۆ دروست دەکەن لە خشتانیان بۆ دروست دەکەن شەوانە لە ژوورەوەن و شەوانە لە دەرن ڕۆژانەش دانێن لە دەرەوەنە ینی شەوانەش هەر لەو حوشێنیە ئارەوەڵا شەوانە ژوورەکە گەرمە شەوانە بۆ خۆیان دێنە دەرەوە لێرە ڕاستە خێردار بێ ئەی نەخۆشی شتیوا زۆر ڕویان تێناکە وەرە بەرێ وەڵا ئێستا جاری وایە یان زەردووە و یادانکەیە و یاد نەخۆشی وەی ڕاستی بۆ ئەوی شۆک ئینسانەکانی لاتوە نەوەڵاس ئێستا ساڵان وانە بۆ ساڵان ئەوەی ڕاستی بێت تا مانگا لە دەرەوە بوونی گارانی لە چۆ دەرەوە نەخۆشی کەم بوو بەڵام ئێستا بۆی وەکارم و دەمە لە ژوورەوەن و دەگەڵ کە شۆواکە ڕادن یان گەرمە یا بریشکە مەسلحانیان ئەرەوەڵاش وای لات وەکو ئینسانەکان هەمویان نەوەڵا هەر بوانەوە دەبێ بە خەریکی دەبێ خەریکی گوێی لێ ڕاگرتووین چاوت لێە قسەکەی پێ حەق و مستەحەقن نەخۆشی ئەوەندە زۆر بوون لەوەی دانیەوە ڕاستی ڕەحمەتت لێبێ دەکا کە خەریشیان بە بالەکاتت نەگرم زیاتر بەخێر بێن پێخۆش یا ڕەبی سەلامەت بێ لە خۆشیان دابی خوا سەلامەت بیا ڕەبی سپاس دەکەم خوا لێت ڕازی بیا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم كاشي زوتيار بدولت بيه السلام عليك وقوة يدا أحوالك شونا شاك يشكر سلامتي وزعد باشا إن شاء الله سپاس دەکەم مەمنونم بەخێر بێ سەرچاوم برای بەڕێزی ساغ بێ ئەخوا سپاس دەکەم لەگەڵ تووشی بێ هەورازێەوە و وێنجە کردووە وێنجێ هەتا جێ هەوراز بێ باشترە مامەستا ئارێ وەڵاگە تێرا بێ ئارێ وەڵا وڵای دەنا هەنا سەبڕچەم گەیشتێ لە خوارە هەر بەخێرێ سەرچاوانی فێرنی لە بۆیە دەنامە گوێن لێنێ بە کۆڵەوەی پێدا دەین خواکەی هەر بەخێرێ سەرچاوان شوێنەکەی چۆڕاوە بێ باشتر وێنجێ ڕەحمەتت لێ بێ دەنا بڕێک هەڵێمان لێدەوە داخوا بەسەر چاو جاتیش بێ بڕێک دوورکەوی دەنامەڵەکانەکە توێکەوی دەکەوم ێستاشی دەبەر هەڵاتم لێ باوە نەکەوی دەبەرت دەمرم ئەوە بۆ ماڵاتی دەدروی ئارێ وەڵا مامۆستا دەی یاڕەبی لە شت ساغ بێ ئەخوا ڕۆژێ دەبێت چەندیان بۆ بدروی وەڵا ڕۆژێ دوو کۆڵسێ کۆڵانیان بۆ دەدروی دوو کۆڵسێ کۆڵانیان زیادیش بوو وشکی دەکەی بۆ زستانی ئەها وەک ئەهۆی کە لە خوارێ بوو دیار بوو هەوە وشکی کردووە ئەو بۆ زستانیە ئای ڕەحمەتت لێ بێ یاڕەبی جا ئەوە هەڵدەداتەوە ئیهوای لە بنیڕا لە کۆلشیەکەی هەتا لە بنیشی ڕابدروی هەر کاتە هەڵداتەوە ڕاوەستە کاکە خوا دەبێت لێت نزیک میوان نابێت دموو قەپۆزم دەشێن با بە ساغی بڕۆمەوە ماڵێ وەنی آخر بەرێ وەڵا ئەرێ وەڵا ئەدێ ئەو منداڵانەی دەخۆتنە هوا ئارێ وەڵی دەخۆنم یاڕەبی تەمەن درێژ بن ماشاءڵڵا سپاس دەکەم لەگەڵ ئێوەش کاک بەختیار چاو یارمەتی بابی دەدەن ئەویش ئیشی خۆیان دەکەن بای خۆی شێ دەکەن مامەست جێ لێ نەهێڵی دەبرد بالە ئاڕاوردە وردە فێر دەبنەویش ئارێ وەڵا
خۆشەویستن لەش ساغ بێخوا ئەوە دەیدێ ماڵاتی گەورەی وردەت هەیە وڵای ئەمە ماڵاتی گەورە هەیە مامۆستای وردەن نیارێوەڵە بە هەردووکیان دەبێت هەچی هەت بێ بە کەڵکی دەوێنجە مامێکم دوان لێرە بەڵێ وای گوتی ئێرە هەمووی زیاتر ئێستا بۆتە دابەستە لە ژوورێدا ئارە وڵای ئەمە ناتوانین بەری هەڵدەینەوەی ئەمە هەنە بە کەڵکی دەرێنا مانگای گەورەیە بەری هەڵدەی زەرەری زیاتر ئارە وەڵە سمیتاڵی پێ دەڵێن ئەلبانیش باوی نەماوە ئێستا بۆجیان ئەلبانیش باوی نەماوە لێرە ئێستا ئەلبان لەگەڵ سمیتاڵی جا ئارە وەڵە ئەلبان ناسکە لە منتخە عەرەبستانی بەخێوی دەکەن بۆ ئێرە وەزستانی هەر نابێت ماسیشی خۆش نییە ئارە وەڵە ماسیشی خۆش نییە سمیتاڵ ئارە وەڵە قایمە بۆ ئەم ماستشتی خۆشە هەم قایمیشە سواس و دەکەین هەر بەخێرن خۆشەویستن خۆشحاڵ بووین بەخێرە سەرچاوان ئەمە زۆر خۆشحاڵ بووین دەمەچنەوە با لە خزمەت دابین پیاوی چابن هەر ئیدەخوا خزم دۆستم ئەمەش خۆشحاڵتر دەبینەگەر دەڵێن دەبێت لێرەوە گەورەن دەکەن زیاتر ئەگەر نستنەوە پیاوی چابن زۆر خۆشحاڵ بووین برای بەڕست مەچونەوە چاکە ئەوەش بە بیر و بێ خەڵکی فەلا ئەو کەساوەرت هەر باشە سانی ئەلامیەکان بە بیریانە لە باتی حکومەتیش دەوری حکومەتیش دەبینینەوە حکومەت گوێی ناداتێ سەرجەم داواکاریەکان لە ڕێگای ڕاگەانەکانەوە دەگەێنین ئیدی بۆ هیوای حکومەتی خواز زای وەداتەوە ئەوەش بە بیر و بین هەر زۆرە پاڵپشتێکار خۆشەویستن خۆشەویستن ئەوە خۆشەویستان کاک لە پشتەوە وێنجێ دەدروی بەخوا هەرزەکەی تەر بۆ میش لەسەر وێنجەشیە دانیشتوم جا نازانم داخوا خراپە چاکەیان نایدی دوعای دەخراپم لێ مەکردووە سەلامەت بیاخواوە کاکە چکەڵانەش لێرە ئەولادنی کوڕنی هاوکاریەی دەکەن وێنجەشی خڕدەکەنەوە کاکە جوان چوونی باشم زۆر قسە خۆشە نێوت چیا ناوم لێیادا کاک لە یاد درمەغەکە پێی خڕدەکەیەوە چاو لێ کاکە منداڵی فەلاح چۆنە چاو لێە بەسەوە بە بابیت بڵێ با کلکەچی کورتتر کاتەوە بۆ تۆ زۆری گەورەیە بڵێ بابە کلکەچی کورتکەوە بڵێ خۆم هەیە تا لە هەوەی خۆم هەیە ئەدێ کاکە بۆشتی خۆ بەکارنانیێت و هەموو دەمێت تەماعەت دەشتی بابیدا بڵێ بە بابیەوە پیاوم وەنیە ئەدی هەموو ڕۆژێ دی ئیشەی لەگەڵ دەکەی لێرە دەی یارەبی لە شەستاغوێ ها چەندی جوانی شێت چاو هەیلو تەمەند درێژبی چوویە مەکتەبێ ساڵ دەرچوو بووی بۆ چەند دوو هەی ئافرین هەی ئافرین ئەدێ کاکە چکەڵ ئەتۆ نێوت چیا نام لێدوان کاک لێدوان دە لێدوانی چین بۆ بدەمەدەمەوە باشە ئەتۆ تەمەنت چەندە تۆ واز لە هۆی بێنە لیمەدە لیمەدە باشە سێ ساڵی دەی تەمەند پڕ بەرەکەت بیاخوا ئەتو شارمەتی بابی دەدەی دەی لە شە ساغ بێ بڵێ بەڵێ بەڵێ هەی ئافری دەلی مەداخە گوناحە ولی دەدەی لێکە خۆکردکە ڕێوی نییەوە مایکە وەنیە ئالەی مەدە باشە گودەنا پێم ناخۆش دەبێت باشە هەی ئافرین دە هەستن یارمەتی بابی دەن باشە ئەمیش دەڕۆم دەکۆڕە بەیلا بەلایدا دەڕۆمە خوارە جێەکە دەبێت باشە
ئازیزان و خۆشەویستان، جاران ژیان زۆر سادە بوو هەتاوەکو لەو خانوە قوڕینانەدا بوو. بەڵام ئیدی ژیان وردە وردە تەتەوڕی کرد و خانوەکان گەورە بوون و بوون بە مسەلەح و شتێکیشم پڕ نەداتێ دێرەدا. باڵەخانەکان بەرز بوونەوە، ژیان تۆزێک قڕستر بوو. ئەو خۆشیەی نەما. ژیان تا ئەو کاتەی خۆش بوو کە خانوەکان قوڕبوون. بارانێک دەباری یاڵا دەگەیشتە سەربانی یاڵا بە باگردێنی بیجێڕا. لایلۆنیش نەبوو، خەڵک پارەی نەبوو، گرانی بوو لایلۆنی پێدادا. ئەوەی کە ئێستا باسی دەکەم ئیتەمەنێکی زۆر نییە. بۆ خۆشم لە دوای نەوەتەکان لەدایک بووم، هەتا ڕوخانی سەدامیش تا ڕادەیەک دواتریش ئەوانە هەبوون. بە نیوە شەوێت داکمان بابمان برا گەورەکانمان دەچوون بانیان دەجێڕا، دڵۆپەی دەکردن. بەڵام دوایی ئیدی خەڵک دەوڵەمەند بوو، ژیان ڕۆی ئەو خۆشیێش نەما، خەڵک مرتاح نییە لە باڵەخانە گەورەکاندا. بەڵام ئەهوەلوکە نەبوو جاران. ئەهوەلوکەی تێدا نەبوون بە کارەبای ئیشکەن هەڵسوڕێن. ئێستا کردویانەتە شوێنی ماڵاتی، ئاغەڵ بۆ ماڵاتی. ئێرە جاران دیواخان بوو، شوێنی میوان بوو، پێشوازی لە سڵح و سەلاحەت و میوانداری دەکرا. بەڵام ئێستا بۆتە شوێنی مەڕ و ماڵات و بکراوەتە ئاغەڵێک یا کادێنێک. ئیدی ژیانیش بەردەوامە و ئەمەش بەردەوام دەبین لەگەڵ ژیان و زانین چی جوانتر دەبینین ئینشاءالله. کۆڕی ئەم شاو ماڵای دەفوو شینی شمشاڵە، شوارەی ئاهی عاشق و دەنگی زوڵاڵە، ئەوای لە ڕێگای عەشقا شەهیدا، هەر خۆی سەرقافڵایە زانا و مرید. ماڵە سامەلا ئیبراهیم دێلۆیی لێرە تووشی بووم، دیارە بەڕێزیشیان خەتیبن لە گوندی خوارانێ. مامەسا دووبارە سەلام عەلەیکوم. وعەلەیکم السەلام ورحمة الله وبركاته. مامۆستا کامران بارز. باشن ئینشاءالله. الحەمدولله، سپاس بخوای گەورە. بخوای گەورە موفەقتان کایە خوا. سەلامەتگاری مامەستا جەنابتان لە کێوە خەتیبن لێرە؟ قوربانە من تقریبا بۆ نزیکی 3 ساڵی دەسێ هاتووم بۆ گوندی خوارانێ. هەڵبەتا بەس جومعان دەیدەنا لە شاریدا دەنیشی وەنیە؟ بەڵێ بە خۆم ماڵم لە شاریە. بەڵێ جومعان دێم لێرە وتاری جومعانمان هەیە، سپاس بەخوای گەورە. لەگەڵ ئەوەشدا من بانیان زوو دێم، تقریبا 15 بۆ 20 تەلەبەیەکم هەیە دەرسیان پێ دەڵێن لێرە لە خوارانێ. هەڵم لە خوارانێ. بەڵێ واتە لەناو مزگەوتەکەیدا دەرسی قورئان و شەرعیشیان پێ دەڵێ جومعان زوو دێ؟ الحەمدولله جومعان زوو دێم، دەرسی قورئان پێ دەڵێن، دەرسی فقهی ئیسلامیە، پەروەردەی ئیسلامیە. خێردار بێ ئینشاءالله. هەڵبەتە مامۆستا لە قەڵاتزێ لە مزگەوتی نوریش ئیمامە لەوێ، لێرەش خەتیبە. خێردار بێ مامۆستا گیان. بۆ تۆ زۆر بە زەحمەت نییە لە شاریەوە هەموو جارێت تا دەگێ ئێرە بۆ خەتابەتی؟ وەڵڵاهی سپاس بەخوای گەورە، لەبەرەوەی ئەرکێکە لەسەر شانن. ئەگەر تەماشای کار و پیشەی پێغەمبەران دەکەین صلی الله علیه وسلم، دووری خوای گەوران لەسەر بێ، ئەوەی خۆمان زۆر بەکەم دێتە پێشاوان. ئەنی ئەوەی کە ئەوان کردویانە بۆ ئەو دینە، ئێمە ئەوەی خۆمان زۆر پێکەمیشە بەڕاستی. بۆیە ئەرکێکە لەسەر شانمان، سپاس بەخوای گەورە، هیچ بە قورسی نازانین. دین الحەمدولله جومعان لێرە وتار دەخوێنینەوە. سپاس بەخوای گەورە خەڵکەکە کە هەموو خزم کەسوکارن پێکەوە تەبان پابەن بە وتارەکانەوە. ئەنی دەتوانم بڵێم الحەمدولله قسەکانمان و وتارەکانمان کاردانەوەی باشەوە، بە سپاس بەخوای گەورە و خەڵکە بۆ خۆشی هەر باشە الحەمدولله. وتارەکانت وەکو مامۆستایەکی گەنج، وتارەکانت سەردەمین یاخود هەر زیاتر بۆیان باسی قەدیم دەکەیت، شوێنێتی سەرهەڵدانی ئیسلام یاخود بابەتە سەردەمیەکانیش بۆ گەنجەکانمان باز دەکەیت لە ئەمڕۆدا؟ وەڵڵاهی خۆی وتاری جومعە دەبێت قسەکردن بێ بۆ ئەو هەفتەی ئەو سەردەمێک کە تۆ تێدا دەژی. بەڵێ ئەوە تێدەکەوێت و جارێ وا باسی قەدیمێک دێنەوە گۆڕێ، بەڵام زیاتر وتارەکانی من وە بە تایبەتیش لە گوندی زیاتر بابەتی کۆمەڵاتیە، چونکە ئەوەی کە لە گوندەکان پێویستە و زەرورە باز بکرێ، زیاتر بابەتی کۆمەڵاتی زەرورە بۆ گوندەکان باز بکرێت. بابەتی چۆن دەڵێ
سەردەمیش لەو هەفتەدا جار ڕووداوێک ڕوودەدا تۆ پێویستە شیکردنەوەی بۆ بکەیت و چۆن دەڵێ ئیسلام هەڵوێستی چیە قسەی چێ لەسەر ئەو بابەتێک کە لەو هەفتەیەدا ڕووی داوە ئەنی بەو شێوازە هەم بابەتی سەردەمی بە تایبەتیش بابەتی کۆمەڵاتی باز دەکەین تا چەند خەڵکەکە پابەندە بە وتارەکانی جەنابتەوە والله الحەمدولله سپاس بەخوای گەورە ئەو فەزلی خوای گەورەیە فەزلی ئەمە نییە پێوە پابند بە وتارەکان و من لێشان دەپرسم ئەرە وتارەکان چۆنن کاریگەریان هەیە باشن الحەمدولله گوتیانە سپاس بەخوای گەورە زۆر باشە و پێشتیش پێشیان دەڵێم لەم کاکە لە گوندی ئەم لە شاریم چ ڕووی داوە لە گوندی چ بووە بۆی کەمێت لە جمعیدا تیشکی بخەینە سەرێ ناو نهێنی بەس تیش بخەینە سەرێ و بۆی کە چۆن دەڵێ ئەو بەو شێوازارەوەمەتی خوات لەبێ سەرکەوتوبی مامۆستاجان دیارە جەنابیشت لەسەر سەفەری وابزانم بۆ ژنمارەکردنەوە شتان ئارێوەڵا هەم لە ئیشی خێر هاتوینەوە بۆ ئیشی خێریش دەچین ئینشاءالله ئەرکی مامۆستایانی ئاینی قورسە بەتاکی توایە ئەگەر حەقی خۆی پێ بدەی بەخوا زۆر قورسە بۆیە ئینشاءالله خوای گەورە یارمەتیماندا و هیچ نەبێ شتێکی کەمان بەرکەوێت لە خزمەتی ئەو دینە ئەو فەزلێکە ڕاستی خوای گەورە لەگەڵ هەم کەسی ناکات خۆشەویستان ئەرکە قورسەکان بۆ پیاوە قورسەکان ڕحمەتی خواتان لەبێ زیاتر لە کاتت نەگرم خۆشحاڵ بووم مامۆستاجان مامۆستا کامەران من خۆشحاڵتر بووم خوای گەورە سەرکەوتوتان کە ئینشاءالله هەر بمێنن نمونەی کەناڵی جوان و دەنگ و ڕەنگی جوانی پشت دەرێ ئینشاءالله لەشتان ساق یاخوا بەخێر خوای گەورە قبوڵی کات لێم ئازیزان و خۆشەویستان هەر لە گوندی خوارانێ ماومەوە دوو گەوهەری جوان ئەولاولان لێگرتووم و لە تەنیشتم دانیشتون مامۆستا کاردۆ لەگەڵ مامۆستا دەربازی کەوا هەردووشیان خزمەتکاری مزگەوتەکەن با لە سەرەتاڕا لەلای ڕاستم ڕادەست پێ بکەم مامۆستا کاردۆ سڵاوی خوات لێبێ سڵاوی پەروەردگار لە تۆ مامۆستای بەڕاست خوای گەورە موفقت کایە خوا اللهم ئامین ئەجمعین خۆشحاڵ بن بەهاتنە سەلامەت بیا ڕەبی سوپاست دەکەم دیارە لە گوندی خوارانێ وەکو خەتیب مامۆستا ئیبراهیمە بەڵام ئیمامی نییە و ئێوە خۆبەخشانە دەیکەن الحەمدولله فەزلی خوا پێی بەخشیوین جەنابتان خوای گەورە قبوڵی کات ئینشاءالله ئاسانکاری زیاترتان بۆ بکات یا ڕەبی جەنابتان چەند دەبێ وەکو خۆبەخشی ئیمامەتی دەکەن لەو مزگەوتەیدا وڵای الحەمدولله ڕاستی مامۆستا دەرباز ئەو خەباتی زیاترە بۆ زیاتر ئیمامەتی و بانگبێشی فەرمووە بەڵام ڕاستی ئێمە سپاس بەخوا فەزلی خوا پێی بەخشیوین مودەی ساڵێک دەبێ خوێندومە و دەخوێنم لە مزگەوتەکانی قەڵازێ الحەمدولله مامۆستایان خوێندومە بۆ ئەوە شەکە تۆزە شارەزایم هەویش فەزلی خوایە گەورەی خوانە من پێش دەخەن ساڵێک دەبێ و نابێ خوای گەورە دەزای تۆش ئەو مامۆستایانەش داتەوە اللهم ئامین دیارە لە بواری تەجوید و قیراءە و ئەوانە بەڵێ الحەمدولله شتێکم خوێندووە خوای گەورە سەلامەتکە پێمان خۆشە بە دەنگە خۆشەکەت بە شێوازی پێشنوێژیکردن شتێک بۆ ئێمە و بینەرانیش بخوێنی خوای گەورە ئاسانێکە اللهم ئامین چاز دەکەی لە سوڕی مولکدا شتێکتان بۆ دەخوێنم زۆر باشە هەر شوێنێک کە تۆ پێت باش بێت لە زۆر باش پیرۆز باشتر ئینشاءالله بۆتان بخوێنم بۆ مۆبایلەکەوە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك بصر خاسئا وهو عسير ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير خوای گەورە پاداشتی خێرت داتەوە یا ڕەبی ئەو دەنگە خۆشت هەر بمێنێ بۆ خزمەتی ئیسلام و قورئانی پیرۆز خوای گەورە سەلامەت کە مامۆستاجان خۆشحاڵ بووین بە هاتنت خۆشیاندابی یا ڕەبی زۆر سپاس خوای گەورە موفقت کە ئینشاءالله ئیستیقامەی زیاترت پێ اللهم ئامین ئەجمعین دێمە لای مامۆستا دەربازی گەنجێکی جوان تەمەنێکی کەم
خزمەتێکی زۆر بە دین و دیانەت و مزگەوت مامۆستا دەرباز دووبارە سەلام عەلەیکوم وعليكم السلام ورحمة الله مامۆستا گیانی خوا بەخێر بێن خوا گەورە سەلامەتتان یا رب وا سەرفرازت کا یا ڕەبی مامۆستا گیان ئێوە لە کێوە خزمەتی مزگەوت دەکەن لەو گوندەیدا والله الحمد لله سپاس بەخوای گەورە هەر لە منداڵیەوەدا نەبڕایی لە مزگەوت سپاس بەخوای گەورە والحمد لله هەر لە منداڵیەوە سپاس بەخوای گەورە هاتووی مزگەوتمان کردووە و بانگمان داوە سپاس بەخوای گەورە ئیمامەتی و ئەو شتانەشمان کردووە سپاس بەخوای گەورە کاتێک کە لێرە بانگی پیرۆز دەفەرمێ خەڵک تا چەند بەدەم بانگەکەەوە دێت بۆ نوێژی جەماعەت لە مزگەوتێ والله مامۆسای بەڕێز سپاس بەخوای گەورە لێرە لە گوندی ئێمە گوندی خواران خەڵکەکە بەحەم ئەلحەمدولیلا هەموو فەرزەکان سپاس بەخوای گەورە نوێژی جەماعەت دەکرێت و خەڵکەکە بەعام ئەلحەمدولیلا دێ بۆ جەماعەت ئیلان ئەگە بڵێن کەسێک دەوامێک شتێکی بێ لە ماڵ نەبێ لەنا سپاس بەخوای گەورە بە بەردەوامی لێرە جەماعەت دەکرێت و ئەلحەمدولیلا خەڵکەکەش هەمووی حازرە و سپاس بەخوای گەورە هەموو دێت بۆ مزگەوت ئەلحەمدولیلا ئەی بۆ نوێژی بەیانیان جەماعەتان قەرەباڵغا الحەمدولیلا ئارێ وڵای سپاس بەخوای گەورە بۆ نوێژی بەیانیان سپاس بەخوای گەورە خەڵک دێت و الحەمدولیلا ینی خەڵک لێرە سپاس بەخوای گەورە زۆر پابەندی دینە پابەندی نوێژە فەرزەکان بە تایبەتی سپاس ینی باوەڕکە گەر لێرە بڵێن کەسێک فەرزێک یان دوو فەرستنێ ینی لە مزگەوت خەڵکەکە لی دەپرسی دەڵا کەسە بۆ دیارنی یان لە ماڵی یان نەخۆشە ینی لەبەروی سپاس بەخوای گەورە ینی هاتوچی مزگەوت زۆرە خەڵکە لە یەکتر دەبینی ئەگەر کەسێک نێ ینی دەبێتە جێی پرسیا بەڕاستی ینی خەڵکە لی دەپرسی زۆر باشە دەستەکانت خۆش بێ خی گەورە پاداشتام داتەوە یا ڕەبی هەر سەرکەوتوو بن بۆ خزمەتی ئەو ئیسلامە جوانە ئینشاءالله مۆفەق بن یاخوا قوربان من چی بکەم ڕێگاکەم دوورە قوربان من چی بکەم ڕێگاکەم دوورە دڵبەریم دارە هەر تۆی مەزبوورە عزیزان و خۆشەویستان هەر لە گوندە جوانەکەی خوارانین هاتوومەکن پورەمێرێ جا پورەمێر ماشە ئەڵڵا تەمەنێکیشی هەیە سەلامەت بیا ڕەبی و زۆر دەم بە خەندەشە و زۆر قسە خۆشیشە پێم وانە لە پشدەرێش کەم کەس هەیە کە هاوتەمەنانی خۆی نەیناسن پورەمێر سەلام عەلەیک سەلام ئای سەلامەت بیخوا یا ڕەبی دەستەکانت ماز دەکەم بەینت دەگەڵ مەلایان چۆنە وڵا زۆرم خۆش دێن مەلا لە خۆشەویستانی خۆی برام مەلا بوو برا نەویت چ بوو مەلا قادر چوو بەعاجیر حاجی مەلا قادر لێکتان نەکایە ئەرێ وڵی مەلام خۆش دەبێن خوا مۆفەقت کە یا ڕەبی لە خۆشەویستانی خۆی بیا ڕەبی ئینشاءالله خوا هەموو مسلمانم خۆش دەوێن ئینشاءالله قم لە کەس نابێتەوە ئای لە خۆشەویستانی خۆی گەورە بەنێتی خۆت دەگەڵ بکە ئینشاءالله خوا پورەمێر بەڵێ ماشاءالله تەمەنێکی جوانت بەڕێ کردووە ئارێ وڵا تەمانم بەڕێ کردوە و زۆریش ماندوو بووم و زۆر کوێرەوەریم بردووە و ژیانی خۆن بەڕێوە دەبرد بەخۆشی زیندەوار بووین فەقیر نەبووین ئەگەر زیندەوارتە بێ پارەت لە باخەڵێ نابڕی نامەخوای خۆشەویستان مەبەستی کە دەڵێ زیندەوار بووین مەبەستیەوەیە مەڕ و ماڵات و شتیوان هەبوو هەموو شتەکە نەبوو بەو خوای پڕی ژوورێکی نێستر و بارگین و مای نەبوون
دوومای نەبوون هەموو ساڵان دەزان کۆڵە بژان ساش حوتەکەمنی دەچ کۆڵە چکۆڵە ئای بۆ ژیانی ئەو کات ئارێ وەڵامە زۆرن شتە ئەمە بەڵام دەستان کەم بوو نەماندوو بووین زۆر دەشتان ساڵ بۆ پێیکە الحەمدولله تەمەنێکت هەیە ئارێ وەڵا ئێستا قسێک باوە لە ناو خەڵکیدا دەڵێن ئەها ئەگە سەرماوشتێ دەڵێت جەوەکەی وا ماڵێ ناکە ئەوە مەبەستیان پێ ساڵێ بەفرە ئەستوریان بووە وەبیرت دێ و کاتزانی چۆن بۆ ئاری وەڵا بەبیرم دێ ئاری وەڵا ببینم دێ لە سپینێ ڕاتا ئێوارێ نەدەبۆ ڕاوەستی هەر مەڕی بەرە سەردانگەی و بێنەوە دەژوورێکە و بیبە ئاوی دە و کوێرەوەرین هەبوون زۆر ئاری وەڵا کوێرم باسی ئەو بەفرەی بکە کە ناسراوە بە بەفرە ئەستوران بەفرە ئەستورانی پێ دەڵێن تۆزە کورت کراوەتەوە دەڵێن ماڵی نەکردووە و کاتی و چت باسکەم بە خودای بەفر لە سوانان ڕاست دەبەوە خۆ هەر بەس بە بەفرێ هەڵاو سەردەکەوتی ئاری وەڵا ئاری وەڵا ئاری وەڵا سوانە دیار نەبوون بۆ پێوە بێ نەتانتوانی وەکو جیرەکانیش لە یەکتری بپرسن وەنیا ناوەڵا کەسەگە لە کەس نەبوو چۆن بەڕێ لەبەر کوێرە وەڵا ژیان خۆش بۆ یان خۆش بۆ بەخواگە دەبوو بەهار هیزای ڕۆنە ئەیەن دەبوو دە پێستی دەکراڕن دە پێستی پەنیرە نەبوو خۆش بوون لەو کاتەی حاڵاتی ئەو بەفرەی کەوا هێندە دەباری نەتان دەتوانی هات شوۆی دەرێ بکەن خواردن چۆن دەست دەکەوت دار و شتیوا چۆن دێنا بۆ سۆبەی کاکە دارن زۆر بوون بە ئیشکاتیان دار دەهینان دەچوێ قەڵازێ باری ئێسترێت شت دەهینا خۆش بۆ وەڵا حیبن نەبەر لە بکردن و خواردنێن حیب نەبوو کێشە نەبوو ئەو کاتێ ئەو ماوەی تا ئەو بەفرە ڕێگای داهات شوۆی دەکردەوە شتەی دەکردەوە بەڵام دەماندوو بووین دەناکێشتن نەبوو جارێکێن بارەش برابۆیش خەریک بۆ بە پشتەی بەریتە بەلکلەوە هەڵی سێتانەکان دەتوانم بی بە ماشی بۆ گوندی بەلچی گوندی بەلکی ئاری وەڵا ئاشی لێبوو ئاشی لێبوو زۆری دوور نەبوو دا لە پشت ماڵان بۆم چۆم لەسەر ڕێبوو دەی دوور نەبووتیان بەفر بۆ بەفر ئەگە هاتینەوە ئێرەش بەفرێکی زۆر 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 باری هەتا لە سبەینێڕە هەتانی ورێ ڕێجادەن کردەوە سەی تووسێنی دەناستی خۆکاکە ئەحمەد ئەنجا هەتانی ورێ هەلی برام دوێستری وێدا بووین هەتانی ورێ تا ڕێی کردەوە لە بەسەر جادەی بارەشی بەرنیاشی ئاری بەخوای بۆ نەچوو بە بەخوا برسی و دەبوو بەخوای وەکو دەمابێنێ دیواری ڕابڕ ئیوە هێندە باری بوو ئەدی ئاری وەڵا ناوەڵا نەماری ئێستا ناوەڵا دەبێت دوحا بکەین پورە مێر من شتێکم بیست لێرە کە هاتم لەگەڵ ئەو جەماعەتەی گوتیان پور بەخوای فەزڵێکی زۆری بەسەر خەڵکەکەیەوە هەیە و ئەما وەکو خەڵکەکە قەرزداری پورین و گوتم چۆن گوتیان کاکە کاتی خۆی دەوری مامانەیە بینیوە لێرە ئێمە زۆربەی خەڵکی ئێرە لەسەر دەستی ئەو لەدایک بووە ئەگە بۆم باسی ئەو بابەتەی بکەین هەر بە ئەمری خوای وەک شیفا بوو ئاری وەڵڵاهی ئاری وەڵڵا گەر لە ئەملای کێشەم نەبوو بە جوان و قازاخی دەبوون منداڵەکەس زۆر دەجوان مەگە دەبوون بەخوا دەتگو پارچەنە بەخوای ئازیزان و خۆشەویستان کە دەڵێ ئەلحەملای مەبەستی پێ ئەلحەمدوللهیە کە دەڵێ وەک شیفاش بووم ئەوە مەبەستی پێوەیە بە فەزڵی خوای پەروەردگار خوای گەورە دەستی بە شیفا وا لێ کردووە کە دەست سەبەب کردوێتە سەبەبێکی ڕئیسی بۆ ئەوەی شیفا بێ و ئەو ئافرەتانەش بە سەلامەتی منداڵەکانیان ببێت دختەری ئەمە خەڵک دختەر هێندە دەست زۆر نەبوون دوژنن بردون دوو ئەلەوی ئەلێرە ئاری بخوای لە بخوان داواکردن ئاری وەڵڵا الحەمدوللای کێشەن نەبوو ئاری وەڵڵا زۆر بە زەحمەت نەبوو بۆ تۆ ماڵخوای دێ بە زەحمەت ئاری وەڵڵا تۆ ئافرەت بووی و جارێوا بۆ کابرا نیوەشەوە بەرە بەیانە وانە لە دەرچێ دەدا بەڵان مام هەوڵا ڕەحمەتی لێبن لە هەموو منداڵەکان لە هەموو مسلمانان هەر ئەگە کەسە کاتبارێک و مێرێدا درەنگە 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 مام عوڵا هەسرت بوو بەڵە بەڵە نەماوە لە ژیاندا ناوەڵا نەما لەویش جەمیعی مسلمانان هاوکارت بوو ئاری وەڵڵا کچیشم هەبوون جا کچەکانیش ئەگە داتمەوە ئەوە شەم و کوڕ و براو هەم کەس و کارنم زرکیانەوە دەبرمە حەمامی دەبە لە خۆم گۆڕنجا پێمەوەش ئاخر جاوا پاک و خاوێنترە وا لە باشترەوە ئەمری خوای ڕێگەزەکان خبەر بە خاوێنی ڕوویدا خاوێن و جوانی ئەری بەخوای زیاد بێ ئەری وەڵڵای ئەری وەڵڵای ئیسوفی نوێی شێوان دەباری خۆش 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 بارانێ هەروە مەبرسەدی دەکە تاریک کاربانە بۆ لە باداوای هات بە سواریە کەرەی بردم وەڵڵاگەینەوەی خدری خابرامی
ولا بيجا كاك لناسي تي والله ناني ناخذ دل النوبرا وي 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 والله نوبرا بو ناني شي نخوات خزوري تام قربو كرك انا خارج الحين يسأل خارج اري والله انا تلفون انا بوناك نعم بخوي وبيرقم ناين توا شبي بوفانا بوا ونيت خوا بري بخوي اتوليرا بو تمنه بو حالي بيدي بو باران وزحمتي بسواري كريب روي اري بخوي بسواري كريب توين بلان اذان هم لبر آية قرار النبو والله همو لفتان ترضى اري بالله عامل هذا صراحي اري والله اري والله العملاي بس سلامتي نزاتي دبو دعات موا بخير خوش الحمد اري والله اري والله الحمد لله نعم يدينا كده مخواي قبران بتلبو تماحش نتوم بله نعم بخواي بخير عدستو تاي دخو داي بابو في سبيل الله دان اري والله خواي قوري ان شاء الله اري والله نيتي يضلي خوت باداش تدداته ولا قيامته اري والله ان شاء الله ان شاء الله تما حمله دا كسكس دانا بوبلي مول ودودا كمو اشتكم دني اي رحمة نعم والله اري والله عفرت يا حسن وشير شلون خوشويستان يا اخوان مونيت زور به قربان يا ربي واش بيمثرت من خواه ان شاء الله قال ديني ايشوني قال ديني والله لبو ديني بجي حيلي والله قايمة ما قراوش سنتكم هركد ما دسميش بابي دسميش كم اري والله اواش همو كسو كارن ممكن راستشم دا بيش دا تمن دالي چونكي طاقتهم هبو بي دينم كدوا دين شويشم سنة تركد وما كم شون بي او استاج دا كم سنة تاني ان شاء الله وقتي نسني دسميش يلا قرمات وسي سنة تان دا كم لبو لاي روجي اقد وخبر بيم دا بيش ملاي دا سنة تان دا كم قد قال ملاي بخبر بيم او هر سنة كان دا كم واو بيشي ملاي ما بستي بي لقلبان جبانيا اري والله زاد بدعاء بومشت كي ديني دا كم ان شاء الله لبهم مسلمان دكوا وبيرد بيتوب لروجي شي ملاك امران هادي على بين الناس دعاء دعاء بخير والله ان شاء الله ان شاء الله لمحمد دا كم دحان بلا دكوا دحان قبل ضمن واي قبر ان شاء الله قبل ضمن ان شاء الله ان شاء الله قبل ضمن قد يشم حرام نخواد اي رحمه الله قد رانقد بويا واجوان ناوته بوخداي جايب ما درجيت بالكزمانيه والله كاك شد كمبو والله انا سر بردكم دادنا دبر بيخم قتنا دا درجيت بالكش بلا حرام توشينا بو قتنا بلي امش بوريا كمني ميره هري دو خوش بيستنا ونيوا انا والله اخر وني دا قديما دي قديم اخو هري دو خوش ادي لبويا ني دا قديما ادي باس اشتكر قلت مروا مالاتن هبوا زور قديم زور بزحمت نبو بخيو في الدنيا بري بخواي بزحمت بري والله تامت لارون بنيره كشنا ذاك لما عنده كان دنا روني جوانا نبو بنيري جوانا نبو ده بيستي ذاك را بنير بيستي بنير اون دبوي بزني انا بخواي وهي هل دبرين نعم انا بخواي ده خري قرص دا وانيا بري والله بري والله بري والله يستادلين دوغاي تاكا اما دوغان داخل كينا عندويس دو جمالاتي دوغاي ابي اماري الحمدلله درمانه بلا بالقران كاك عمدنا كده قاور مش ناندويس دبيني زينه لا يدي يويس امان لبون دبردن بنا خوي رودا منك بلا او عظيمه خون خوابتكم گوشت حاضر بس اون دل بورت كده بارچه تار اوي تيوركا لكستانه لبعد بوا اوي تيوركا تو وصريني بتلاني دال داش بوما لبر مالي وان بوين والله علم كرتو ايش كورين مو انا بخسار من ده بلا روجانا جويل رادوي رادقريا لتلفزيوني دكيوا والله لتلفزيوني ملان بزوري اري والله لملان جويل زررناك هذا جويل ملان بقري زررناك والله ان شاء الله مشقاري دا قيامتي قد ملان بيد خنابه موج برام ملابو اري والله رحمة ليبي والله زوري شمبروش ملاح والله ملا ما مصا اري والله الله يديلوي بخداي قال لي مخبري ما خد جاناش قبل مخبري والله هردلم خوش دبو لي مخبري بخوينا قمي ودوست على نقشتو ما مخبري ليرة رادو عاي خيري بوك ان شاء الله ده اسمعي فاش كولاني فاتحاني عن هديه ده كم ولا بهندسي بنيا ان شاء الله بهندسي ان شاء الله بهندسي ان شاء الله بهندسي هذه هو تعال كده شها او كاميرا او كاكا او خيار بناسيو بعد السير نبن بخوي مام راميات قلو او همو خريجين
کامێڕەکەی لە من و لە تۆ دەگرن پێم گوتونی زارم کردن گوتومە دەبێت پورەمێر جوان دەرچی قبول ناکەین لەگەڵ پورەمێرە جەنجی ڕادەگەێنین یاک بەخیا خۆ گوێت لەیە شەڕێ ڕادەگەێنین ئەمن لە ئەنگلیە پورەمێرە الحسن الان كاك عمد يو بابي ذليل بخواي بذرتم بسم دياري بخواي ام الزور مزك بس مسلمان عند سوتي بلا ناقمينا تبكم شوينا كاش توزك لا تشبكتر لوان دور تري كره كره كان بري برحمت بي صحابه كم دقو سارته بلا سو كانت بدست خوبي والله رازي انا امد دبين امد هذا قلقو امد دبين بخدادنا هندم خوش دين بلان بين فايدة أخذ زعفرك فرنجة إيشو كاري هبيو إنسان دبي أها قماني باري بدورو بري والله يجا بحر نلين بوينا بانا لين بانا لين حالك عسابك رنجة إيشي هبي التزاماتي هبي كاري هبي والله دلين دكوي جيك الدشكي رازك دلين دكوي بدنا أخوانا خواصة دو تمنى جاب كوي جيك أزيتي ببي دليان لدوم دل تانا كوم آري بخواي إن أمش ليرة ودعوة ليرة كين باروجي شيء شيء بفوتيني إن شاء الله بتعبت دستي تو بقري وبدبا باشا بخواي بيم خوش معلم بيبكى مساري بلان مسارين بينا قمي هذا لازم دجي صخت بوا آري بخواي فقيرة تبكى دبي وابكى دنا ها دالي هي وبخي ونابنو لا قمديشن لا زور إن شاء الله شاقدر لا كم نارون دنا قو أوندا شاون دني وني قبتي ما لا هزار در آري والله حي ثمن ونيا والله يبلين حي والله آري والله رحمة الابن يا أخوة قربان الدم شي خوشت هيا لو بابتي مرداري وأقا ماني بو خلشي كردو بو مان وجيريش بسر هاتي شي خوش تسوجر واه أوي كي استات لدي دادي تسوجر تزاتي خوي هندم تزاتي خوي الرحمن بولسي بوريمي هر أتو خوشتنا عمري قوامتي محمد خوش ديم إن شاء الله نيا إن شاء الله لخوش ويستي خوي تعالج دبي كنت أصحي فروشان لم أولا بون إذا عربانا لصرين شوار بينجن بوري تقوى بوري بليا سروكي راقباي بليا بوري تقوى بوري خول جري دنجت لبددين تقوى بوري بخوي دنجت لبددين والله إذا كرم لحكمتي هرم كان ديدي كابو برلماني عراقي لداتو إن شاء الله بخوي كاك با ماني قوام لكل من تقوى بوري خول جري تقوى بوري بخوي دنجت لبددين والله تمناريتينا أخوي سليم وعد بيق خول بجري بخوم ودو كاميرامان ودنجت بوردينا وسيدا جاك قسم حيتي لبناك وليا كرة جدة ببوريا دالله بر لزي خوي سنجينا قرب وسياسي كان قرب بوريا بلي لقديم دا اگر بوش يكشتيش عند قواستوا شو عند قواستوا تا تسنديش رتشاوي آداب شرعية كان دكرا أمي أنا قبل بردم بلى أما معلن لصيدلان بو بلى معلن صاحب شملة شرويتي بو هاي بنبي جا تورد بو خلق دبو يك بصري كده بروا تورد بو هاتي رسر كود با هاي بنبي أما بسواريا بارجين يعني هنا مالك أبران دابسان دينو إيوان يعني هنا لمال ما دابسان مالان جنبش نبو مالا أما دولو زورنا نينا مالان مال صعب منابيان دقوا أغان في هنا أغان أما ملا الله يديلوي بو يا الحناء كذي بو هاجي بايزي بو أو تيمن تيم خوشنيا دولو زورنا بينن الله والله بابا الله ننهينا مالا لا شربيتي با مال صعب منابيان أنا والله دنا مالا شايف تمنا كدوا الحملاي تيك الله بوم دقا يعني سنوري شرع تام بارز راوبو سنوري خواتان لبزان لو بابا نا والله الحملاي إن شاء الله قتينا هربا والله خشيان دقواسنا ونيا أديس سواليان كرمو يكي سري بارجيني راكي شاكش بيلي قربهم الله يبربو مامو هندا يبيلنا قربهم دستوك ايوا كتبو بو كان دقت بارنا بيتوا سوار شاك نبو يو كان تواني بو خود زيني كي خود بدري بابا وكاتي خلق اتشوي دكت با والله خان بله اما دا لستي دولو شرويت عنداتي انا كن جاراوي دل كنت باقلي دا بردا ولا بو تو زور تشيشن ابو اشاره زعبو اري والله شراب دار كيشان لسري بو كده دار بو دا تزمانم مركان قنمو والله ناس كوريش بو قنم دستر بو كيالاي قن يعني دستر هل دايبتو
پیلی بگرم والله من عمری کلم کاک عمدوی ده ناسن عمریان دو کشی عایشه زوراریابی بێ ئاگا لەوەی کە خوای گەورە دیاری دەکا ڕەگەزی چ بێ و چی پێ ببەخشی وەنیێت خوا پورێ ئینسان نابێ باوەڕی بەشتی وایە ئیدە قەدیمێن دە شارەزانە بوون نا نەبخوای ئێستاڵان شتیان تەجربە کردووە نان کردبە نانگو نابێ کاردوێ ئەڵقەنی ئەوە پێنەوە نا ئەمی شەوێ کاردوون ئەگە دەهینا شەوێ خەسوێن دەگو بردێتە دەر دەمگو ئا نەم دەبردە دەر سپینی زۆر لە ترسانم کاردووکە دەبردە دەریان دا کرد کاکە وڵاتت دەماشتێن دەگەڵ تاڵێکی هەر لە ژوورێ بوو وەنیا بەشێوێ قسەی والله نەم دەبردە دەر تا دەبۆ ڕۆژ ئەگەر تینم لە بەدان چوم لە دەرم لە پێشتان دادەنا داوان ساڵان دامیش هەندێکم کروێشک ڕاگرت بوون لە ماڵێ پێم جوان بوون داشێم هەموو ڕۆژە سێ جاری شەڕ لەگەڵ دەگردم دەیگوت وەڵاوەمەی منەتیان خراپ نییە گوتم وەڵی دەبێ خانوەکەم بەسەردا بڕۆخێ داوا بزانی داخوا قسەی چێ هەیە تا دوو ساڵانم نەفرۆشتن کتم دا نەڕووخا خۆکتی دەوان کوژەوە جەربابیان خۆین گوێت لێ ئاش بووینەوە بە یەکجاری وە لەوەمە دڵیشم لێ نەدێشانە داچەم بەس ئیدی گوتم دا پێم دەگوت دەمگوت کۆرە نابێ عەقیدەت وابێ وانە نەیدە سەلمان بە فیعلی پێم سەلماند وەنیا دڵیشم تووڕە نەکردو هێندە مەلادە زۆر نەبوون نا تا لە شەروێتێ مەلاکی لێ بۆ حاجی مەلا هەوڵای حاجی بایزیش ئەویش ئەگەم وانێکی مەلاتی وەرگرت هاتەستی دەڵان دەنا مەلای لێ نەبوون مەلا سەعیدەکە بۆ وەختێکی لە بەلکی بۆ وەختێکی هاتە بەستەستێنێ مەلا کەم بوون کەم دەنا لە سیدەڵا حولرەکی لێ بۆ مەلای لێ بۆ بەڵان ئەو مەلا هات ئەی باسی دەکەم دەنا مەلا کەم بوون کەم مەلا کەم بوون ڕەحمەتت لێبێ خۆشەویستان خەڵکێن دە شارەزانە بۆ ناکات وەڵا دینەما بڵام نەدەکراوە نا آخر دەواتی گەاندن و وەک ئەوڕۆ سۆشیال میدیا و تەلەڤیزۆن و ئەڵان دەڵێ نوێژە کچی دنیا خەرا دەبێ وەڵا کابرا دەچۆ داران نوێژت دەچۆ نێوەڕی نوێژت دەچۆ دەسوێ شوێنێکی دوورە دەست بۆ تا داهاتیۆن خۆ نوێژ نەماوە دەتوانی بەدەست نوێژ ڕۆی ئاوی لێ نەبێت تەیمومێ کوڕی ئیسلام لەگەڵ ئاسانکاریەیە نابێ بچی دانگو جا خۆ نوێژ نەماوە تازدا لە کاتی خۆی دارچۆنێکی بیکە معاوەلە بکە دەبێ یا بەدەست نوێژەوە بڕوا لە کاتی بیکە کە ئاویشی لێ نەبوو ئیسلام تەیمومی داناوە ئاسانکاری داناوە کاکە کاکە ئەلهان ئاو لە ژوورەیە کاکە شتەکە بەستانی بووە کابرا داهاتەوە لە داران خۆی بە عەرزێدا دەدا نەی دەتوانی پشتەوە مزگەوتێ نوێژێ بکات خۆجان دەنگ نوێژ نەماوە ئەدێ ئەوە بوو زۆر چاکە پورەمێر ئەوڕۆ ئەمن ئەتوم زۆر ئەزیەت دای خی گەورە لێت هەر بمێنی هەر ئیوا ڕەنگ جوان و جەماڵ جوان و ئیوا جوانش لە قیامەت ئەوەش لە حزوری پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم وبر شفاعة رسول الله بكوين إن شاء الله إن شاء الله هم أمة خوا شادي بمحمد هنا إن شاء الله خۆشەویستانمان لە تەلەڤیزیۆنی ڕاپەڕین فامیلی بۆ بەرنامەی ئەم جارەی هەگبەی ژیانیش لە گوندی خوارانێ هاتینە کۆتایی بەرنامەکە هەتا بەرنامەی داهاتوو گشت لە ئاکتان بەخوای پەروەردگار دەسپێرین لە ئەمانەتی خوای دابن ئینشاءالله
بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لە کۆتایی سوورەتی قاف بەخوای گەورەتان دەسپێرم گشت لە یەکتان سەلامەت بن تەندروست باش بن ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم يوم تشقق الأرض عنهم سراعا ذلك حشر علينا يسير نحن أعلم بما يقولون وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعيد.